بینەرانی ئازیزی کورسات نیوز سڵاوتان لێبێ، من زریان ڕەحمانم. هاڵا برێکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. وەزارەتی دارایی عێراق وردبینی لیستی موچەی مانگی تەموزی تەواو کرد. چاوەڕوانەکرێت لە چەند ڕۆژی داهاتووە پارەی موچە ڕەوانە بکرێت. بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە بەرزبوونەوە بەردەوامە. 100 دۆلار خانەی 149,000 بینی. پێشبینی دابەزینی زیاترەکرێت، پێتانەڵێن بە چ شێوەیەک. ئاڵۆزی ناوچەکە و جەنگ جارێکی تر کێشە بۆ گەشتە ئاسمانیەکان دروست دەکات. بەهۆی ڕاگررتنی گەشتەکانەوە ژمارەیەک لە کۆمپانیاکانی فڕۆکەوانی لە هەرێم زیانیان بەرکەوتووە. لەسەر داوای ژووری بازرگانی پیشەسازی دهۆگ ئەمڕۆ کۆبوونەوەی ژوورە بازرگانیەکانی عێراق لە دهۆگ ئەنجامدرا. تیایدا گفتوگۆ دەربارەی گرفتی بازگەکان لە نێوان هەرێم و عێراق کرا. دووبارە سڵاوتان لێبێ. بە هەواڵێک دەربارەی موچە دەست پێکەم. وەزارەتی دارایی عێراق وردبینی لیستی موچەی مانگی تەموزی تەواو کرد. چاوەڕوانەکرێت لە چەند ڕۆژی داهاتووە پارەی موچە ڕەوانە بکرێت. بە پێی زانیاریەکانی بەرپرسێکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان، لیستی موچەی مانگی حەوت لە وەزارەتی دارایی فیدراڵ وردبینی کراوە، پەسەند کراوە. تیمی تەکنیکی وەزارەتەکە کە ڕۆژی چوارشەممە 22 حەوت لیستەکان و راپۆرتی تەرازوی پێداچوونەوەیان ڕادستی بەغا کردبوو. ڕۆژی پێنجشەممەی هەفتەی ڕابردوو گەڕاونەتەوە بۆ هەولێر. حکوومەتی فیدراڵ لە 20 حەوتەوە دەستی کردو بە دابشکردنی موچەی فەرمانبەرانی خۆی، بەڵام هێشتا نیوەی وەزارەت و فەرمانگەکانی عێراق موچەیان وەرنەگرتووە. پێشبینی یەکرێتە تاوەکو کۆتایی ئەم مانگە دابشکردنی موچە لە عێراق کۆتایی بێت، پاشان بەغداد تەمویلی موچەی هەرێمی کوردستان ڕەوانە بکات. چاوەڕوانەکرێت هاوشێوەی مانگەکانی ڕابردوو بەغدا بڕی 120 ملیارد دینار مەقاسە بکات، واتە 120 ملیارد دینار لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ببڕێت و 841 ملیارد دیناری تر وەک تەمویلی موچەی مانگی تەموز ڕەوانە بکات. ڕۆژانە نۆرەیەکی دوور و درێژ بۆ وەرگرتنی بنزینی 750 دیناری لە سلێمانی ئەگیرێت. شۆفێران ناچارن زیاتر لە 2 سەعات لە نۆرەیە بوەستن. لەگەڵەوەشە گلەییان لە کواڵیتی بنزینەکە هەیە. ئەڵێن زۆر جار زیان بە ئۆتۆمبیلەکانیان ئەگەێنێت، بەڵام هەر ناچاریشن بیکڕن. نۆرەی دوور و درێژی بنزینی 750 دیناریە کە بە بنزینی پاڵپشتیکراوی حکومی ناسراوە. ئەو نۆرەیەی گرانی بنزینی بازرگانی درێژی کردوتەوە. هەر شۆفێرێک بۆ وەرگرتنی بنزینی 750 دیناری ناچارە زیاتر لە 2 سەعات لە نۆرەدا بوەستێت، چونکە بنزینی بازرگانی ڕۆژ بە ڕۆژ نرخەکەی گرانتر دەبێت. ئەوەش بۆتە بارگرانیەکی زۆر بۆ ئەو کەسانی کە بژێوی ژیانیان لە سەرکاری تاکسی و گواستنەوەی گشتیە. گرفتێکی زۆری بۆ دروست کردوین. یعنی ئێستا من سعات 8 لە سەرام، ئێوە سعات دەیە، یعنی 2 سعات کاتی لێ بردووم. دوایەوە کاچیتەوە سەر جادە کابرا پارەشێ نایەتەیە. هەرە لێ کاکە خۆ بنزینی سەرە هەیە، تو نازانێت بنزینی سەرە بە چه حاڵێ وەری ئەتوانی وەریگریت. تێکشی گیر و گفتێکی یعنی بە دڵنیایەوە زۆری دروست کردو. هەر بۆ من نییە، یعنی بۆ سایق تەکسی نییە، بۆ هەر هەموویەتی، بۆ هەر هەموو هەوڵاتیانە. یعنی حەق حکومە چارەسەرێکی ئەمە بکات. هەرچەند دەخواز لەسەر بنزینی 750 دیناری زۆرە، بە جۆرێک هەندێک جار بنزینەکە بەشی تەواوی شۆفێران ناکات، بەڵام بەشێکی زۆری شۆفێران گلەیان لە کواڵەتی بنزینەکە هەیە و دەڵێن هێندە خراپە، هەندێک جار زیان بۆ ئۆتۆمبیلەکانیشان دەگەێنێت. کواڵەتی یارەوەڵا کێشەی هەیە، کە کێشەی نەبێت ئاوا هین نابێت. بەس بۆ ئێمە باشترە کاکە، ئێمە تەکسیمان پێە. ئەگەر تەکسی بچیت 1250 تێکی بڕوا بکە، یعنی هیچ مایەش دەرنایێنێت. هەرەوەڵا ئینجا کری تەکسیش هەر وەکو خۆی ماوە، هەموو شتێکگران بۆ بەس کری تەکسی ئەرزانە. وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم بە شێوەیەکی نایەکسان بنزینی پاڵپشتیکرا و پارێزگەکان دابین دەکات. بە جۆرێک ڕۆژانە بۆ هەولێر 1,750,000 لیتر و بۆ دهۆک 396,000 لیتری بۆ دەنێردرێت، بەڵام بۆ سلێمانی تەنیا 144,000 لیتری بۆ دەنێردرێت، لە کاتێکدا ڕۆژانە پێویستی بە زیاتر لە 2 ملیۆن لیتر
بنزینی 750 دیناری هەیە. هەڵەبجەش پێویستی بە نزیکەی 500,000 لیترە، بەڵام تەنیا 36,000 لیتری بۆ دەنێردرێت. ئێستا تەنیا هەواڵی موچە سەردێڕی هەواڵەکان نییە، بەڵکو گرانی و نەبوونی بەنزینیشی هاتووتە سەر. دیاریش نییە ئەم بارودۆخە تاکەی بەم جۆرە دەبێت و کەی چارەسەر دەکرێت و هەواڵێکی دڵخۆشکار بە خەڵک دەدرێت. ڕۆبادین کورسات نیوز سلێمانی. ڕۆژانە لێرە دوایین گۆڕانکاریەکانی بەهای دینار بەرامبەر بە دراوە سەرەکیەکان و هەروەها زێڕوزی و نەوتەخەینە ڕوو. ئەمڕۆ باسی بازاڕە جیهانیەکانتان بۆ ناکەم، باسی زێڕوزی و نەوتان بۆ ناکەم لەبەرەوەی کە ئەزانین ماوەی ڕۆژی ڕابردوو ئەمڕۆکە بازاڕەکان داخراون حتمما لەگەڵ کرانەوەیان گۆڕانکاری گەورە ڕۆیە لەبەرەوەی کە ئەو ناسەقامگیری ژێۆپۆلیتیکیانە و گۆڕانکاری ژێۆپۆلیتیکیانە کە بە بەردەوامی ئەم ساڵ یاری بە بازاڕە جیهانیەکان کردووە بۆرسی جیهانی کردووە ماوەی ئەم دوو ڕۆژە گۆڕانکاری گەورەیان بەسەرا هاتووە دای ئەنین بۆ کاتی کرانەوەی بازار بەڵام پێشبینیەکان بەرەو ئەو ئاراستەیە کە ڕەنگە هەندێک نەوت هێوربوونەوە بخۆیە ببینێت زێر چاوەڕێ ئەوە بکات کە ئەم سێشەمەیە بڕیارە کۆبوونەوەیەک بکرێت بۆ ئەوەی کە ئاخۆم ڕێژەی سوود لە ئەمریکا چی بەسەردە ڕێژەی سوود تاوتوێکرێت ڕەنگە بازاڕی زێر چاوەڕێ و گۆڕانکاریە بکات بەڵام پێشبینی ئەکرێت کە نەوت هێوربوونەوەیەک بخۆیە ببینێت ئەمە بۆچی ئەڵێم لەبەرەوەی کە لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە ئاگربەستێکی نەنووسراو ئەتوانین بڵێن و تاکلایەنە هەرچەند هەردوو لاش پابندم پێوەی جێبەجێ کراوە لەلایەن ئەمریکاوە ئەمریکا هێرشەکانی ڕاگرتووە ئەمەش دوای ئەوە ڕوویداوە کە شاندێک لە عۆمانەوە گەیشتونە تاران بۆی کە باسی گەروی هورمز بکەن و وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ژووتی بەرەو پێشچوونی باشی بەخۆی بینیوە لەگەڵ گەیشتنی ئەو شاندە ئیتر هێرشەکانی ئەمریکا وەستا ئێرانیش نابینین کە هێرش بکاتە سەر وڵاتانی ناوچەکە حوسەکانیش جارێکە بێدەنگن لە ڕۆژی ڕابردووە بۆیە ئەم پێشبینیانە پێمانەڵێت ئەگەر شتی نوێ ڕوونەیات شتەکان هەر بەم شێوەیە بمێنە ڕەنگە نەوت هەندێک هێوربوونەوە بخۆی بینێ ئەمڕۆ تەنها باسی دینارتان بۆکەم بەرامبەر بە دۆلار و دراوە سەرەکیەکان ئەمڕۆ دینار چوە خانەی 149,000ەوە واتە 100 دلار هەتا وەکو سەر و 149,000 دیناریش ڕۆشت بەڵام دواتر دابەزینێکی کەمی تۆمار کرد هەرچەند 150,250 دینارەکەش بەراورد بە ماوەی ڕابردووە ئاستێکی باشە بەرزبوونەوەی باشی تۆمار کردووە ئەوترێت کامڕۆ خستنەڕووی باش هەبوو بەڵام لە بەرامبەرە لە دوایە کە 149,000ەکەی بخۆیەوە بینی هەندێک خواستیش بەرز بووەوە ڕووی لە بەرزبوونەوە کردو و هەندێک نرخی دیناری بەراورد بەسەر لە بەیانی هەڵبەتە دابەزاند 100 پاوەند بە 196,000 دینار بوو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 100 یۆرۆ بە 168,500 دینار مامەڵی پێوەکرا تمەنیش هەندێک بەرامبەر بە دۆلار بەرز بووەتەوە ئەمڕۆ 100 دلار بە 18,720,000 تمەن مامەڵی پێوەکرا هۆکاری ئەمە چیە دیسانەوە کوتم ئەم هێوربوونەوەی بارودۆخە ژێۆپۆلیتیکیە کە تمەنیشی لە ئاستێکی بەرچاوە تا نزیک 20 میلیۆنیشی بەخۆیەوە بینی تمەن دیسان تمەنی بەرز کردوەوە لە بەرەوەی هێرشەکان ڕاگیراون و دیسانەوە ترامپ بەڵێت بژاردەی لە پێشینە بۆی دانوستان و ڕێککەوتنە بێ بزانێکین کە چی بەسەردەوە چ گۆڕانکاریەک ڕوئەیات سەڵ لیرەی تورکیش بە 3300 دینار ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرا ئەمە کۆتا گۆڕانکاری بوو دەربارەی بەهای دینار بەرامبەر بە دراوە سەرەکیەکان وەکووتم بەرزبوونەوەی تۆمار کردو و بەرزبوونەوەیکی باشی تۆمار کرد ئەمڕۆکە خانەی 149,000 دیناریشی بەخۆیەوە بینی کە ئەمە بابەتێکی باشە بێگومان بۆ هاوڵاتیانی عێراق و هەروەها هەرێمی کوردستانیش هەر دەربارەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار وەکوتم دینار بەرز بووەتەوە پەیامنەرمان تەرزا عومەر هەندێک وردەکاری بۆ بەدەست خستوین و لەگەڵ کەسانێک لە ناو بازاڕە کە معنام بە بابەتەکەەوە گفتوگۆی کردو بە ئەم وردەکاریانە ببینین ئەگەڕێم ئۆلاتە. سڵاوتان لێ بێت ئەم کاتتان باش بێت هەمووان ئەزانین بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانی نێوان ئێران ئەمریکا ئیسرائیل بەهای دۆلار بەرزی و نزمی بەخۆی بینیوە لە بازاری دراوە بۆی ئەپرسین هۆکاری بەرزی و نزمی بەهای دۆلار چێ لە بازاری با بڵێن دراوە و لە هەمان کاتە ئایا هەربەجی گیری ئەمێنێتەوە یاخود بەرزی و نزمی بەخۆی ئەبیرێت دکتۆر جەبار گۆران وتەبێژی بازاری دراو لە هەمان کاتە مامۆستای زانکۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بە ئێمە بەخشێ کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سڵاو لێ بێت ئەم کاتت باش بێت هەربا لەوە دەست پێ بکەم هۆکاری دابەزینی بەهای دۆلار لە بازاری دراوە هۆکارەکەی چییە؟ بەڵێ خۆی دیارە هۆکارەکەی ئەو ماوەی ڕابردووە بەهۆی هەندێک دەنگ و پرۆپاگاندا لەسەر ئاسی ناوخۆی وەکو بۆعدە زاتێکە
تأثیراتی لەسەر ناجێگیری بەهای دۆلار هەبوو کە لە ڕابردووە قسە باز لەسەرەوە کرا ڕەنگە دەستکاری سعری سەرف بکرێت و عێراق باز لەوە دەکرا کە ڕەنگە ئابوووریەکەی ڕوبەڕووی ناجێگیری بێتەوە دە بە حکومیەوەی کە شەڕ و ئەڵۆزی زۆر ناوچەکەی گرت بۆ گەروی هۆرمز داخرا بووە عێراقیش یەکێک لە وڵاتانی کە لە سەدا 90 پشت بەداهاتی نەوتە بەستێت وە هەنادەکنی نەوت لەسەر ئاسی عێراقدا بەزی بوو بۆ نیسبەی لە سەدا 15 ئەمە خۆی بۆ خۆی کاریگەریەکی سلبی دروستکرد بەڵام خۆشبەختانە دوایەوەی کە بڵێن عەلی زەیدی سەردانی ئەمریکای کرد کۆمەڵێک کۆنتراکت لەگەڵ لایەنە ئەمریکەکانە بەسراوە هەر لە سێکتەری نەتۆ بگرێت تا ئیسtisمارات و بوارەکانی تر ئەمانە خۆی بۆ خۆمی تەسیری هەیە و دەرهێنانی تقریبا 7 بانک لە لیسی سزاکانی ئەمریکا و لە داهاتووشە ئەو بانقانەی تر بەپێی ئەو ڕێکارڕێنمایانەی کە ئەگیرێتە بەر لە لیسی سزاکانی ئەمریکا دێنە دەرەوە و دۆلاران پێ ئەدرێت ئێمەش ینی بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر خستنە ڕووی دۆلار ئەبێت و ئەوەی کە ئیبینین ئێستا دۆلار کێربەکە ڕوو لە دابەزینە لە بەرامبەر دیناری عێراقیە. ئێستا بەهای دۆلار چۆنە؟ ئێستا ئەم دقیق قسەی تیاکرد بە 150,000 ڕێک مامەڵەی پێوەکرێ هەڵبەت تقریبا تا خوار زۆنی 150 شەوە دابەزی بەڵام سەر ڕێکتەسێکی کەمی کردێتەوە. لەکیوە ئەم دابەزینی بەخۆیەوە نەبینیوە؟ بەڵێ یەک ساڵی ڕێکە تقریبا ساڵی پار بوو دۆلار لەم نرخانە بوو بەڕاستی یانە توانین بڵێن خۆشبەختانە ئێستا کێرب و مارکە ستراکچەری دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە ڕووی لە دابەزینە و پێشبینیش ئەەکەم زیاتریش دابەزێت چونکە هەرەونەی تقریبا یەک ڕۆژ تا هەفتەیەک بەهای دۆلار لە خوار 150 بێ پێشبینیەکەم تا 147 دابەزێت 146 ئەگەری هەیە دابەزین بەخۆی بینێ بە مەرجێ کە دۆخی ناوچەکە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە ئیستیقرار و سەقامگیری بەخۆی ببێنێت تەسەوری زیاتر دابەزینی شاکەوە. کۆتا پرسیار بێت کاک دکتۆر بانکی مرکزی بانکی ناوەند لە پلانیایەتی لە داهاتوە چۆن کار لەسەر بەهای دۆلار بکات هەر ئەو بەجێگیری بمێنێتەوە یاخود پلانی میکانیزمی نوێی هەیە بۆم بەڵێ خۆی تا ئێستا بڵێن موازنەی 2027 پرۆژه موازنە مناقشەی لەسەر نەکراوە تامان من پێم وایە بۆ 2007 بە هەمان شێوە سعری سەرف هەر بە 130,000ەکەی وەزارەتی دارایی عێراقی جێگیرە کرێ و بانکی مرکزیش بە 132 دلار فرۆشەیەوە پێم وایە هەروە ئەمێنێتەوە چکە بەڕاستی هیچ هۆکارێک نییە ئەگەر بێت و سعری سەرف بەرز کاتەوە ینی بڵین دۆلار بەرز کاتەوە لە بەرامبەر دینارە و جاری ئابووری عێراقیش ئەوەندە گەشەی نەکردووە تا وەکو پێش کۆرۆنا ڤایرۆس دۆلار بکاتەوە بە 180,000 لەبەرەوە من پێم وایە ئەم 1-2 ساڵەش لە پرۆژه موازنەی عێراق سعری سەرف هەر بە 132,000 دینارەکە جێگیرە کرێت. سپاس بۆ دکتۆر جەبار گۆران و تەبێژی بازاری درا و لە هەمان کاتا مامۆستای زانکۆ ئەم بە تەواوی زانیاریەکان بوو لەسەر دابەزینی بەهای دۆلار لە بازاری دراوە. وەزارەتی کارەبای عێراق و دوو کۆمپانیای وەبەرهێنان هەوڵ بۆ بەتایبەتکردنی کارەبای پارێزگای کەرکووکەیان دژی ئەو هەوڵانە هاوڵاتیان و چین و توێژەکان لە پێش بینای پارێزگای کەرکووک ناڕزایەتیان دەربڕی پێیان وایە ئەو بەتایبەتکردنی کارەبایە ئەبێتە هۆی زیان گەیاندن پێیان نەک چارەسەری کێشەی کەم و کورتیەکانی کارەبا. سەرۆکی لیژنەی خزمەتگوزاریەکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکی ژەڵێت بە دوواداچوونیان کردووە بۆیان دەرکەوتووە یەکێک لە کۆمپانیاکان کە تایبەتە بە کەرتی کارەبا پاشگەز بووەتەوە. وەزارەتی کارەبای عێراق و دوو کۆمپانیای وەبەرهێنان هەوڵ بۆ بەتایبەتکردنی کارەبای پارێزگای کەرکووک دەدەن. دژی ئەو هەوڵانە بۆ بەتایبەتکردنی کارەبای کەرکووک هاوڵاتیان و چین و توێژەکان لە پێش بینای پارێزگای کەرکووک خۆپیشاندانیان کرد و ناڕەزاییان دەربڕی. پێیان وایە ئەو بەتایبەتکردنی کارەبایە دەبێتە هۆی زیان گەیاندن پێیان نەک چارەسەرکردنی کێشە و کەم و کورتیەکانی کارەبا. ئەم بەتایبەتکردنی کەرتی کارەبایە ڕەت دەکەینەوە. کۆمپانیایەک نەیتوانیوە لە 5 کاتژمێر زیاتر کارەبا دابینکا بۆ هاونیشتمانیانی شاری کەرکووک کە پێشتر ئیدعای 20 کاتژمێریە کرد. ئەو سعاتە لەو بانەدانە ئیش بکەی ئیشنەکە هەر لەسەر حیسابێ بێ دەتوایە بە هەوا ئیشەکە من خۆم بەستاومە تقریبا بە ماوەی 1 ساڵی 3,600,000 لەسرم دەرچووە. دەنگۆی بڵاوبوونەوەی ئەوەی گویا کارەبای نیشتیمانی دەدرێ بە کۆمپانیاک و لە ڕێگەی کۆمپانیاکەوە دەکرێت بە کەرتی تایبەت و پارە لە هاوڵاتیان لە بەرامبەر داوەردەگیرێ. ئەمە بە هەموو جۆرێک لەلایەن چین و توێژەکانی کەرکووک و کۆمەلگەی کەرکووکەوە ڕەت دەکرێتەوە.
بەرپرسانی دابەشکردنی کارەبای پارێزگای کەرکووک زانیاریەکی تەواویان لەسەر بە تایبەتکردنی کەرتی کارەبای پارێزگاکەوە نییە، بۆیە ئامادەی هیچ ڕوونکردنەوەیەکی فەرمی نەبوون. سەرۆکی لیژنەی خزمەتگوزاریەکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت بە دوواداچوونیان کردووە، بۆیان دەرکەوتووە یەکێک لە کۆمپانیاکان کە تایبەتە بە کەرتی کارەبا پاشگەز بووەتەوە. ئەو کۆمپانیایی ماوەتەوە پسپۆڕی ڕێگاوبانە نەک کارەبا. بابەتی ئەم بە تایبەتکردنی کەرتی کارەبا ئەوەی کە لە ناو خەڵکە ئێستا بە خەسخەسە ناوەبرێ، ئێمە دەمێکە بە دوواداچوونی بۆکەین. خروقاتێکی زۆری قانونی و ئیداریان هەیە. یەکێک لە کۆمپانیەکان سەحبی کردێتەوە کە ئەمەش بەڕاستی خۆی بۆ خۆی خەرقێکی قانونیە، چونکە ئەو دوو کۆمپانیایە ئەوەی کە سەحبی کردێتەوە مختصە بە کارەبا، ئەوەی کە ئێستا ئیشەکە ئیشی مقاولاتی بڵین قیر و جادەوبان و ئەوانە ئەکا پێشتر، یعنی بابەتەکە پسپۆڕی خۆی نییە. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر پرۆژەی بە تایبەتکردنی کارەبای پارێزگاکە کۆ ببێتەوە و لێکۆڵینەوەی ورد لەو بارەیەوە بکات. بەهۆی ئەوەی جێبەجێکردنی پلانی بە تایبەتکردنی کارەبای پارێزگای کەرکووک گرێبەستێکە لە نێوان وەزارەتی کارەبای عێراق و حکوومەتی عێراق کراوە، بەرپرسانی دابەشکردنی کارەبای کەرکووک هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو پلانە نادەن، دەڵێن ئەمان تەنها لایەنی جێبەجەکارن. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک. دانیشتوانی قەزای دوکان بەهۆی کەمی کاتژمێرەکانی کارەباوە ناڕزایەتیان دەربڕی. بۆ ماوەی چەند سەعاتێک ڕێگەی دوکان سلێمانیان بە ڕووی شۆفێراندا داخست. هاوڵاتیانی دوکان بۆ گەیاندنی داواکاریەکانیان چوونە بەردەم قایمقامیەتی قەزاکە. قایمقامی دوکان لە نزیکەوە گوێی لە داواکاریەکانیان گرت. پشتیوانی خۆی بۆ داواکاری دانیشتوانی قەزای دوکان دەربڕی. لە گەرمای تاقەت پڕوکێنی چلەی هاویندا کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانیان کەم بۆتەوە. کارەبای مۆلیدەش لە قەزاکەیاندا نییە. ئەمە ئەوانی هێناوەتە سەرشەقام. دانیشتوانی قەزای دوکان بەهۆی کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا ناڕەزایەتیان دەربڕی و بۆ ماوەی چەند کاتژمێرێک ڕێگای دوکان سلێمانیان بە ڕووی شۆفێراندا داخست. بە کورت و پوختی کارەبامان نییە، گەرمامانە، ناو دوکان گەرمترین شوێنی هەموو عێراقە. لە شەشی بەیانی و کارەبامان لێ کوژێنەوە هەتا 11 نیێڕۆ، لە دوای نیێڕۆیانیش کارەبا کوژێنەوە تاوکو سەعات 7. کارمەندە لە دایری کارەبا، لە داوامی ناو دایری کارەبا، لە داوام دێتۆ لە ماڵەتەکەی نییە، کارەبای نییە. ئەوە چیەوە؟ یعنی دەستی ئاقەسە نەتۆ نەمۆلی دێکتێنە بە بەدیلێکتێ نەشتێکتێ، یعنی بۆ 9 ساعات بزات بە ڕۆژیش کارەبامان نییە. ئەمە وای کردوازیش زۆر خراپ، زۆر ناخۆش بۆ خەڵکە بێتە ئاراوە. ناچاری کردوین بۆ گەرمای بینە سەر جادە و بەردەوامیش دەبین تا ئەو کاتێک وعدەکانمان جێبەجێ دەکرێت. 160 میگاوات کارەبا لەم ئیناڕۆ لە مەحەتەی دوکانە هەموو خەزای دوکان 7 میگاواتەیە. 7 میگاوات بە قەزا و بە دیەکانی شەو 7 میگاواتی بەسە. معقول لە تۆ 160 میگاوات بڕوە ئەو 7 میگاواتی کارەبا بێ کەچی نەدەنەوە. هاوڵاتیانی دوکان بۆ گەیاندنی داواکاریەکانیان چوونە بەردەم قایمقامیەتی قەزاکە. قایمقامی دوکان لە نزیکەوە گوێی لە داواکاریەکانیان گرت. پشتیوانی خۆی بۆ داواکاری دانیشتوانی قەزاکەی دەربڕی و ڕایگەیان داواکاریەکانی گەیاندۆتە وەزارەتی کارەبا بۆ چارەسەرکردنی کێشەکە. لە نزیکەوە مەگوێمان لە داواکاریەکانیان گرت. پێمان ڕاگەاندن کە لەگەڵ داواکانتانین، لەگەڵ خەمەکانتانین، بارودۆخەکە ئاوایە، بارودۆخێکی نالەبار ناوچەکە هەیە. کارەبای هەرێمی کوردستان سەرتاسەری بە پرۆژێ ڕووناکی شەوە کوژاوەتەوە تەخفیزات هەیە پێویستە ڕەچاوی ئەو دۆخە بکەن. من بە سوپاسەوە تقریباً ئەتوانم بڵێم لە چاو دوێنی و پێریا 3 ساعات کارەبا زیایی کردووە و بەرنامەی کوژانەوەکانیش گۆڕاوە. ئێمە بۆش رازی نین وتمانە ئەبێ بە دەر بکرێت، چونکە دوکان هەروە هاتووە بە دیلی نییە. و لێرەشەوە من داواکارم لە وەزارەتی کارەبا بەڕێوەبەتی کارەبای سلێمانی ئەوانی کە پەیوەندیدارم بە بابەتەوە تکایە دوکان بە دەرکەن لەم بەرنامە، چکە خەڵک لە دۆخێکی خراپە. دانیشتوانی دوکان داوا دەکەن 24 سعات کارەبایان پێ بدرێت، بەڵام ڕۆژانە نزیکەی 18 سعات کارەبای نیشتیمانیان پێدەدرێت. ئەمەش بۆتە جێگەی نیگەرانیان. بڕیار بوو کارەبای 24 سعاتی کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر بکات و کۆتایی پێبێنێت. بەڵام کێشەکە نەکەر چارەسەر نەبووە، بەڵکو لەگەڵ هاتنی وەرزی گەرما کاتژمێرەکانی کارەبا
بە ڕێژەیەکی زۆر کەم بوونەتەوە ئەمەش نیگەرانی و ناڕەحەتی بۆ هاوڵاتیان دروست کردووە. خاڵید ئەحمەد کورسان نیوز قەزای دوکان. لە دوکانەوە ئەچمە هەولێر بەهۆیەوەی کە چەند درۆنێک ئاراستەی هەولێر کران گەشتەکان بۆ چەند سەعاتێک داخران پەکیان کەوت دواتر فڕۆکەخانە کرایەوە گەشتەکان دەستیان پێ کردەوە بەڵام دیسان چەند کۆمپانیایەکی تورکی هەتاوکو کۆتایی مانگ گەشتەکانیان هەڵوەشاندەوە ئەمە ئەوترێت کە زیانی زۆری بە چەند کۆمپانیایەکی گەشتیاری گەیاندووەمە وردەکاری زیاتر لە پەیامنەرمان قارەمان جۆهەر وەربگرم قارەمان سڵاوت لێبێ پێمان بڵێکە چ باساوە تا چەند زیان بەر ئەم کۆمپانیانە کەوتووە. بەڵێ زریانەوە کاتت باش عادەتەن لە ئێستا و لە ڕابردوو شەرکاتێکە گەشتەکانی فڕۆکەخانەکان ڕاگیرابن یاخود هەڵبەشێنرابن یاخود دواخرابن بەشێک لەوانەیە کە زەرمەند بوونە ئەو کۆمپانیانن کە لە بواری فڕۆکەوانی کار دەکەن. من ئێستا لە یەکێک لە کۆمپانیەکانم لەگەڵ خاوەنی کۆمپانیەکە گفتوگۆ دەکەین سەبارەت بە زەرەر و زیانەکان بە شێوەیەک دەبێت لە ئەگەری دواخستنی هەڵوەشاندنەوەی گەشتەکان بە تایبەت وڵاتی تورکیا کە ژمارەیەکی زۆر گەشتیار لە هەرێمی کوردستان ڕوو لە تورکیا دەکەوە پێچەوانەشەوە لەگەڵەوەش باز لەوەش دەکەین ینی لەو وەرزە خەڵک زیاتر سەردانی چ وڵاتێک دەکا بۆی کەوا پشوو بداتن. کاکلێوانە کاتت باش سەبارەت بە ڕاگررتنی گەشتەکانی کۆمپانیا تورکیەکانی تاسەن کاریگەری دەبێت لەسەر جم و جۆڵەکان بکات. ئەکید زۆر کاریگەری دەبی بەنسبەت هەم سەفەری گەشتیاری هەم خەڵکێکی لۆ بزنس سەفەر دەکا هەیە بۆ نەخۆشی سەفەر دەکا تەسیرێکی زۆری هەیە بە تایبەتی لۆ خەڵکانی خۆمان کە زالیە کوردینی لە ئەوروپادا دەنیشن و هاوینان لە کاتی پشوو ئەو بابەتانە دەگەڕێنەوە ئێرە خەڵکێکی زۆر تووشی عەزێت بووە خەڵکێکی زۆر توش زەرمەند بووە مەسەلەن پێشتر تیکتی کڕیەوە ئێستا تیکتەکەی کانسڵ بوویتەوە نائیلاجە تیکتێکی تر بە گرانتر بکڕێ ئەوەش تەسیر زۆر دەکات. زیاتر ئەوانەی کە لە ئەوروپاوە دەگەڕێنەوە کوردستان بە تورکیا دادێن ئێستا هیچ وڵات و شوێنەکەی طبعا زیاتر ئەوان زەرریان کردیا و ڕەحلاتی تریش هەیە ئەوەی کە بە ڕسمی کانسڵە تاوەکو سویەکی حافت خطوتی قەتەڕیە تورکیش ئێرلاینە پێگاسوس و ئەیجێتە ئەو چوار ئێرلاینە بەڵام ئەو چوار ئێرلاینە زەختەی زۆریان لەسەر مەتاری هەولێر کەم کردبووە لە نمونە تورکیش ئێرلاین ڕۆژی وە هەبوو سێ ڕەحلەی هەبوو لە مەتاری هەولێر پێگاسوس سێ ڕەحلە ئەیجێت دوو ڕەحلەی هەبوو قەتەڕیە دوو ڕەحلەی هەبوو کە ئەو ئێرلاینانە نایەنە ئێرە تەسیر لە سعری تیکت و لە هەموو شتێک دەکات خەڵک زەرەر دەکات لەو حاڵەتانە. ئەگەر باز لەوە کە ئێستا پشوەکانە خەڵک زیاتر بۆ وڵاتێک دەڕۆ پێشتر بەشێک لە هاوڵاتیان ڕویان لە تورکیا دەکەن ئێستا ینی گەشتە شوێنەکە گۆڕاون ئێستا ئەو ساڵ بەعام خەڵک لۆ گەشتیاری سەفەر ناکە ینی سەفەر دەکەن بەڵام نسبەکەی دەتانم بڵێم دابەزێت لە 120 ساڵی ڕابردوو یان 115 ساڵی ڕابردوو سەراحەتەن ئەوەی کە سەفەر دەکات زیاتر ئیش و کارە شەریکاتی ئەوە ئەزنەبینە کە لێرە ئیش دەکەن پێویستیانە هاتوچۆ بە مۆزەفەکانیان بکەن وەزایدەن خەڵکێک هەیە لۆ تەن مشکلی سەحی و لۆ نەخۆشی سەفەر دەکات. گۆڕاکاریەک بەسەر تکت و گەشتەکان داهاتوو بە تایبەت کری تکت و ئەکید زۆر گران بووە ئەکید مەسەلەن کات و ڕەحلەتی زۆر کانسڵ دەبتەوە ئەو خەڵکە هەمووی ڕوو لە ئێرلاینەشتر دەکات طبعاً ئەویش کلاسەکانی بەسەریعی فول دەبی مەقعدەکانی بەسەریعی دەفرۆشی نائیلاج خەڵکێکی هەیە بە سعری زۆر گران سەفەرکە ئەو مۆزوعەکەی. سپاس دەکەم یا ڕەبی بەخێر بێن. زۆر سپاس بەڵێ زریانەوەی کە ڕێوان عەبدوڵڵا باسی کرد دیارە ینی لەگەڵەوەی کە بەشێک لە کۆمپانیەکان زەرمەند بوون بەشێک لە هاوڵاتیانیش بە تایبەت ئەوانەی کە نیازی ئەویان هەبووە کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە داهاتون دەگەڕێنەوە هەرێمی کوردستان بە هەماشەوە ئەوانش زەرمەند بوون بۆ پێیکە دەبێت سەردانی وڵاتێکی تر بکەن یاخود تکتی بکرد بۆ ئەوەی کەوا گەشتەکانیان بۆ کاتێکی تر دوا بخرێتن بۆ ئەوەی کەوا بگەڕێنەوە هەرێمی کوردستان. سپاس پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بە خۆت و میوانەکەشت ماندوو نەبی قارەمان. لەسەر داوای ژووری بازرگانی پیشەسازی دهۆک ئەمڕۆ ژوورە بازرگانیەکانی عێراق لە دهۆک کۆبوونەوە تایە گفتوگۆ لەسەر چەندین تەوەری جیاواز کرا لەوانەش گرفتی بازگەکان لە نێوان هەرێم و عێراق و هەروەها پتەوکردنی پەیوەندیەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەندامبوونی چەندین ئەندامی ژوورە بازرگانیەکانی هەرێم لە جڤاتی ژوورەکانی بازرگانی عێراق.
سرداخوازیا جورا بازرگانی پیشسازیا دوکی که ام کمبونه که پارزگاه دوکی بکنی اکتیا جورن بازرگانی العراق پشتی بریا چندین هیوه که هاتی دام بازراندن و سروک کنی هاتی هل بجارتن اوجی اکید بوهنده که رکستنا کارن بازرگانی و رکستنا کارن جورن بازرگانی العراق بوهنده کو او کشو گرفت و آلوگورین بازرگانی برتنگیان دهین ام بشین گفتو کو بکن و هر وطاجی ریکن دین مافن جورن بازرگانین هرم کردستان و ین پارزگاه هندی همی بین رکستن او هبون البغداد حين كرود مجرد ماد بازرگانی جی ناف وانده هبن مثلا گلک مجالس تاین گلک درکتن تاین گلک اتفاقات تاین نابینا جورن بازرگانی وی دیده که عمل ویره بشین و دارن استاندارا بکن شوانا جوانتن بازرگانیت عراق الگل دولت تاین تقریبا نزدیکی 21 جواتا نها یتاین شوانا امشاین گنگشل گل بکن که اندامه که ماجی و کجورا بازرگانی دو کو هر جور دیت هر ماجی که گل دابن بهنده که اف مجلس دینا دانان یل گل دولتا اندامت ماجی گل دابنو هر تا بو چندین رقص دیت بازرگانی و وان مشاکل بازرگانی هین که هم دانو تاندل سر بکن بگهین کو بشین هندک آسان کاریا بو پارزگهت مو یت هر ماکروتانه پیدا بکن. کۆچەر حەسەن سەرۆکی شارەوانی سێ سایق لە لێدوانێکا بە کورسات نیوزی وت نۆژەنکردنەوەی پارکی گشتی چوەتە بواری جێبەجێکردنەوە لە ئایندەیە دوای تەواوبوونی ئەخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. ئەم پارکە لەسەر بڕیاری قوبات تاڵەبانی و لەسەر بودجێ ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بڕی 300 ملیۆن دینار نۆژە نەکرێتەوە. بۆ خۆتانە بینی ئێستا کارکردن و نۆژەنکردنەوە لە پارکی گشتی سێ سایق بەردەوامە ئەم نۆژەنکردنەوە لەسەر فەرمانی جەنابی کاقوبات بە بڕی 300 ملیۆن دینار لەسەر بودجێ ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کارەکانی تیا جێبەجێکرێ. خۆشبەختانە تەواوی ئەو بینانەی کە لە ناو پارکەکە هەیە نۆژەن کراونەتەوە ئەوەی کە هەیە دەستمان کردو بە هەڵمەتی سەوزکردنەکەی زایدەن ئاوەڕۆکەی و بۆ یاخەکەی هەموو ئەمانە تەندەرینیان بۆ کراوە لە نزیکترین کاتدا پشتیوان بەخوای خێنە خزمەتی هاوڵاتیانی شارەکەمان و ئەمانەوێت لێرە و سوپاسی بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی کاک شێخ ئەنۆر و کاک ئاسۆی بەڕێوەبەری گشتی دابشکردنی کارەبای سیسادە بخەین کە بەردەوام هاوکارمان بوون بۆ ڕووناکردنەوەی هەم ئەم پارکە هەوە هەم سەرچاوی ئاوی حەسار. خۆشبەختانە محاویلێکی 250 کەیڤیان بۆ دابین کردوین بۆی بتوانین لێرە ڕووناکی تەواو بدەین بە پرۆژەکە. ئێمە داوا لە هاوڵاتیانی خۆمانەکەین هاوکار و پشتیوانمان بین بۆ جارێکی تر ئەم پارکە بەم ئەقارە نەڕواتەوە پشتیوانیمان بکەن تا لە داهاتوو لە نزیکترین کات بیخێنە خزمەتی تەواوی خەڵکی شارەوە. هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبار خاکێکی بە پیت ئاو هەوایەکی سازگاری هەیەجا لەم چەند ساڵی دواییە بەرهەمی کشتتوکاڵی جوتیاران بە ڕێژەیەک زیادی کردووە کە کەم جار پێویستی بە بەرهەمی دەرەکی بێت لە ئەلوەکانی ئاکرێشە بەرهەمی جۆرا و جۆری کشتتوکاڵی جوتیاران بەردەستە و بۆتە سەرچاوی بژێوی جوتیاران و کاسبکارانی ناوچەکە. سيدا في تشتي رخر تشتي منطقية بونمونا منطقة شرايا منطقة بردرشيا منطقة شمايا يدوا قندانا همي تشتي منطقية سيدا. بله بس فيقي سيدا فيقي منطقية فيقي مانيا خدي فيقي مهجير هيا وتري هيا وتقل هناري او شتا موسمي ويتقتي هيش تناتي راستي. بله خدي سعري سيدا سعري مناسب بون منو بطاطا كيلو ب 400 آیا 375 آیا پیوازی شب هندیا 4 و نیو آیا شفتی مکب کیلو ب 300 آیا 3 و نیو آیا حتی 400 چی سیدا ده خلک راسی وكيد بيجين خلك زور خلك هريمة كردستان الزور بري خويداي فلاحة السيدة خدي البر نبونا معاشي ونبونا موتشي وخلك مجبورة راسي.
برهمي منطقة مية مثلا بيفاسيا منطقة هرشاتية خياري مسورتيا وشمتوية سورتيا تشتي ديش بيفاس بيبر أو تشتي هرشاي منطقة مقومة منطقة مية برينوكا أو تشتل لين بو آخر درب بو إيراني بو بس في قبل الحمد لله قيمة وتشتو كيف تخط شويهاتي هذا الحمد لله آخر برهمي خوماليا طبعا تشتو خومالي تيترا ما برنزيك بايع خوشتلاني كردي أبا خوبي ما تشتغل في صابني برنزيك خومالي خوشتل ليدي طبعا تشتو خومالي خوشتل ليدي ربا هندي خياري خومالي هبيت كسي جنوب نابد كسي إيراني نابد وەزارەتی گواستنەوەی عێراق ئامادەکاریەکات بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ لا گەشەپێدانی کەرتی گواستنەوەی دەریایی لە ڕێگەی کردنەوەی هێڵی دەریایی ڕێکخراو کە عێراق بە 4 وڵاتی دراوسێ و ناوچەکەوە ئەبەستێتەوە. پلانێکی گشتگیر دانراوە بۆ بەگەڕخستنی هێڵەکانی گواستنەوەی دەریایی لەگەڵ وڵاتانی کوێیت، ئیمارات، سعودیە و ئێران. ئامرازەکان و ئامادەکاریە تەکنیکیەکان بریتین لە 40 بەلەمی خێرا لە چوارچەوەی پرۆژەی تەکسی ڕووباری 15 بەلەم و 3 کەشتی گەورە کە لەم دوایانەیە ڕادستی وەزارەتی گواستنەوە کراون. پاش تەواوکردنی ڕێکارە ئیداری و تەکنیکیەکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ناوخۆ و دەرەوەی عێراق بەشێکی گەورەی ئەم بەلەم و کەشتیانە بۆ گەشتی گەشتیاری و بازرگانی بۆ ئەو 4 وڵاتە سەرخانەکرێن. تەکسی ڕووبار زیاتر بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی ناوخۆی و گواستنەوەی خێرا لە ڕێگەی ڕووبارەکانەوە وەک ڕووباری دیجلە و شەتل عەرەب بەکارەهێنرێت. بەڵام لەم پرۆژە نوێیە کەشتیە گەورەکان و بەلەمی تایبەت بۆ گواستنەوەی دەریایی ئیقلیمی بۆ بەندەرەکانی کەندا و ئێران بەکارەهێنرێن. ئەم هەنگاوە ئەبێتە بەدیلێک بۆ هاتوچۆی گەشتیاران و هەروەها شاندە فەرمیەکان و گەشتیارە ئاینیەکان. ئەمەش جوڵەی بازرگانی و گەشتیاری لەگەڵ وڵاتانی کەندا و ئێران زۆر چالاکتر ئەکات. ئەم پرۆژەیە وەک وەرچەرخانێکی کردی گواستنەوەی دەریایی عێراق سەیرەکرێت کە ئامانج لێی هەمەجۆرکردنی هۆکارەکانی گواستنەوە، بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکان و بوژانەوەی ئابووری نیشتیمانیە. گەشتکردن لە ڕووبارەکانەوە بۆ دەریا پێویستی بە مۆڵەتی تەکنیکی و نێودەوڵەتی تایبەتەیە، بۆیە لە ڕاگەیەندراوەکەی ئاماژە بە تەواوکردنی پێداویستیە تەکنیکی و ئیداریەکان کراوە. لە ماوەی ئەم جەنگەیە کە لە نێوان ئەمریکا و ئێران هەیە، هەر لە سەرەتاوە ئەوەی زۆر قسەی لەسەر کراوە، ئەوەی زۆر شیکردنەوەی بۆ کراوە بەندەرەکانی باشووری ئێران بن، چ لە ڕووی ئەوەی کە مارووی دەریاییان خراوەتە سەر، چ لە ڕووی ئەوەی کە کراونەتە ئامانج لە ڕووی گرنگیەکەیانەوە بەگشتی بۆ ئابووری ئێران و هەروەها ئەوەی کە ئەتوانێت چێ بڵین لێکەوتەیەکی هەبێ بۆ ئابووری ئەو وڵاتە. بەڵام شەوی ڕابردوو کەشتیەک لە دەریای قەزوێن لە باکووری ئێران کرایە ئامانج. منەمەوێت بەم بیانوە لێرەیە بابەتێکی زۆر زۆر گرنگتان بۆ باس بکەم، باسی دەریای قەزوێنتان بۆ بکەم، باسی گرنگیەکەیتان بۆ بکەم و باسی پێگە ژیۆپۆلیتیکیەکەیتان بۆ بکەم کە لە چ ڕوویەکەوە بۆچی ئەم شوێنە گرنگە. ئەگەر هاوکارانم نەخشەیەکمان هەیە لێرە بماندەنە، بەڵێ ئەمە نەخشەکەمانە. ئەوەی کە شەوی ڕابردوو لەلایەن ئۆکراینەوە کراوەتە ئامانج، ئەو کەشتیە کە کراوەتە ئامانج و ئێرانیش بێگومان ناڕزایەتی قوڵی دەربڕی لەم بارەیەوە وتی ئەمە قبول کراونیە ئالەم دەریایە بووە. ئەم دەریایە بۆچی گرنگە؟ خۆی ئەم دەریایە لە سنووری چەند وڵاتێکە، بۆ نمونە ئێران، ئازەربایجان، تورکمانستان، کازاخستان، ئەمانە هەمووی لەسەر ئەم دەریای قەزوێنن. بەپێی زانیاریەکانی فەرمانگەی زانیاری وزەی ئەمریکا یەدەگێکی زۆر باشی نەوتوغازی هەیە دەریای قەزوێن، 48 ملیار بەرمیل نەوت یەدەگی سەلمێنراوی هەیە و 292 تریلیۆن پێسەجا یەدەگی غازی هەیە. بەڵام بۆ ئێران، مادام ئێمە ئێستا باسی ئێرانەکەین، لەم بڕەکە باسم کرد تەنها 0.5 بەشی ئێرانەوە ئەتوانێت سوودی لێ ببینێ لە سنوورە ئاویەکانی خۆیان.
بەڵام بۆچی وتم ئەم شوێنە بۆ ئێران زۆر گرنگە هەندێک بەندەری زۆر گرنگی هەیە لەسەر لێواری ئەم دەریایە ئێران کە ئەم بەندەرانە بەکارەهێنێت بۆ بازرگانیکردن لەگەڵ وڵاتانی باکوور بە تایبەتی رووسیا و بە تایبەتی وڵاتانی ئۆراسیا کە ئێران لە دوای سزاکانی ئەمریکاوە لە ئاستێکی زۆر بەرچاوە پشتی بە بازرگانیکردن لەگەڵ ئۆراسیا بەست و ئەمە توانی ببێ بە فریاد ڕستوانی بێ بە ڕزگارکەری ئابووری ئێران. بابەتێکی تر کە ئەم شوێنە کە ئەم دەریای قەزوێنە بۆ ئێران زۆر گرنگە کاتەوە ئەم دەریایە پێی ئەوترێت دڵی ڕێڕەوی سەرەکی باکوور باشوور. ڕێڕەوی باکوور باشوور کوێیە؟ ئەم ڕێڕەوە گرنگەیە کە هندستان لە ڕێگەی خاکی ئێرانەوە ئەبەستێتەوە بە رووسیا و ئەیبەستێتەوە بە ئەوروپا. جا ئەم ڕێڕەوی باکوور باشوورە بێگومان بەشێکی سەرەکی ئەبێ لە ڕێگەی ئەم دەریای قەزوینەوە بڕوا. بۆچی ئەم ڕێڕەوە سەرەکیەکەوتم لە خاکی ئێران و ئەڕوا زۆر گرنگە لەبەرەوەی کە بەراورد بە ئەو ڕێڕەوە کە لە سوێزەوە ئەڕوا کاتی گواستنەوە سەدا چل کەم ئەکاتەوە تێچووی گواستنەوەش بە ڕێژەی سەداسی کەم ئەکاتەوە. ئەمە گرنگیەکی زۆری هەیە بۆ وڵاتان و بۆ بازرگانی وڵاتان. بەڵام دیسانەوە ئەم ڕێڕەوە گرنگش بێجگە لەم هێرشانە کە ڕەنگە بکرێتە سەر باکووری ئێران هەتاوەکو ئێستا مەترسی دروست نەکرەوە، بەڵام هێشتا لەژێر فشارێکی زۆرە لەبەرەوەی کە ڕێڕەوە سەرەکیەکە کە کورتترین ڕێڕەوە لە بەندەر عەباسەوە ئەڕوا کە ئەزانین بەندەر عەباس لەم ماوەیە کرایە بە چڕی لەلایەن ئەمریکاوە کرایە ئامانج وەکوتم لە بەندەر عەباسەوە بە گەروی هورمزە ئەڕوا ئەچێتە یەزد و ئەچێتە تاران و ئەچێتە قەزوێن و لەوێوە باکووری ئێران و لەوێشەوە بۆ رووسیا و بۆ ئەوروپا. لە بەندەرەکانی کەناراوەکانی دەریای قەزوێنیش ئێران بۆ هاوردا ئیستفادەی زۆر ئەکاتەوەی کە هەناردەی لێکا بۆ نمونە دانەوێڵە هەنارداکە، پۆڵە هەنارداکە، خۆراکی ئاژەڵ و هەروەها بابەتی زۆر گرنگ بۆ هەناردەکەی لەم بەندەرانە ئەم بەندەرانە بەکارێنێ. بەڵام گرنگێکی زۆری هەیە بۆ ئاسایشی خۆراکی ئێران لەبەرەوەی کە لەو بەندەرانەوە گەنم، گەنمەشامی، دانەوێڵە لە ئاستێکی زۆرە هاورداکە بێگومان لە وڵاتانی دراوسێ کە لە باکوورەوە دراوسەی ئێرانن. ئەمە کۆتا زانیاریەکانم بوو لەم بارەیەوە ویستم بڵێم کە تەنها بەندەرەکانی باشوور نییە کە ئەگەر مەترسیان سەر بکەوێ ئەبن بە کێشە بۆ ئێران، بەندەرەکانی باکووریش گرنگێکی زۆر تایبەتیان هەیە بۆ ئەو وڵاتە. لە ئێران دوور ناکەوینەوە. ئێران ئەیەوێت کە لەو کەشتیانە کە بە گەروی هورمزاتێ ئەپەڕن پارەی ژینگە وەربکرێت. دەستەی پاراستنی ژینگەی ئێرانەڵێت یاسایەکی نوێیان ئامادە کردووە نردویانە بۆ حکوومەت بۆ ئەوەی پارە لەو کەشتیانە وەربگرن کە زیان بە ژینگەی گەروی هورمزەگەێنن. بەشە سەرەکیەکانی ئەم بڕیارە بریتین لە ئەوەی کە دەستەی ژینگە ئەڵێت ساڵانە زیاتر لە 50,000 کەشتی و نەوتەڵگەر بە گەروی هورمزاتێ ئەپەڕن ئەبنەهۆی پیسبوونی ئاوی کەنداو، بۆیە ئەبێت قەرەبووی ئەم زیانانە بکرێتەوە. جەختیش لەواکەنەوە کە ئەم ڕێسانوێیانە دژایەتیان نییە لەگەڵ ڕێکەوتنامینەتەوە یەکگرتووەکان بۆ هاتوچەی دەریاوانی. بە گوێرەی یاسانوێیەکە هەر کەشتیەک بنەمای تێپەڕینی بێزیان پێشێل بکات، واتە زیان بە ژینگەی گەروی هورمز بگەێنێت ببێت بە مەترسی بۆ ژینگەی گەروی هورمز. ئێران ئەتوانێت بە لە بەرچاوگرتنی جۆری کەشتیەکە قەبارەی بارەکەی پێشینەی دەریاوانی ئەو کەشتیە و ئاستی ئەو زیانە کە بە ژینگەی گەیاندووە پارە لە کەشتیەکە وەربگرێت. ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەڵێن وەرگرتنی هەر جۆرە پارەیەک پێشێلکردنی یاسای ئازادی کەشتیوانیە لە ئاوە نێودەوڵەتیەکانە. ئێرانیش ئەڵێت گەروی هورمز ڕێڕەوی ئاوی نێودەوڵەتی نییە، سنووری ئاوی ئێران و ئەمانە وەرگرتنی تێچوو لە کەشتیەکان بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان ڕێگە پێدراوە. دیارە ئەما کۆتا هەوڵی ئێرانە بۆی بە هەر جۆرێک بیەوێ پارە لە ئەو کەشتیانە وەربگرێت کە بە گەروی هورمزە تێئەپەڕن. هەر لە گەروی هورمزەمێنینەوە. گەروی هورمز هێشتا یەکێکە لە گرنگترین ناوەندەکانی ناسەقامگیریەکانی بازاڕی وزە لە جیهانە. لە کاتێکا کە بەرپرسانی ئێرانی ئەڵێن دانوستانەکان لەگەڵ عۆمان دەربارەی بەڕێوەبردننی گەروەکە
بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە سنتکۆم باس لە بەردەوامی گەمارۆ دەریاییەکانەکات و بەگشتی نادڵنیایی باڵی بەسەر ئەو ڕێڕەوە گرنگەیە کێشاوە لە ئێستاە. لە کاتێکدا گفتوگۆکان لە نێوان تەران و مەسقەت دەربارەی کەمکردنەوەی ناسەقام گیریەکان لە گەڕووی هورمز بەردەوامن، بەرپرسانی ئێران باس لەوە دەکەن دانوستانەکان پێشکەوتنیان بە خۆیانەوە بینیوە. بەڵام لە هەمان کاتیشدا جەخت لەوە دەکەنەوە کە هێشتا هیچ گۆڕانکاریەک لە بارودۆخی هاتوچۆی دەریایی لەو ڕێڕەوەدا دروست نەبووە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاندووە ڕۆژی هەینی و ڕۆژی شەممە چەند خولێکی دانوستان لە نێوان جێگری وەزیری دەرەوەی ئێران و عومان لە تاران بەڕێوە چووە و هەردوو لە دەربارەی بنەما هاوبەشەکان و ڕێکارەکانی بەڕێوەبردننی هاتوچۆی کەشتیەکان لە گەروی هورمز ڕاوبۆچوونی خۆیان خستوەتە ڕوو. وتیشی دانوستانەکان ئەرێنی بوون و بەرەو پێشچوونی باشیان بە خۆیانەوە بینیوە. بەڵام سەرڕای کۆتایی هاتنی سەردانەکەی وەفدەکەی عومان بۆ تاران گفتوگۆ تەکنیکی و سیاسیەکان لە نێوان هەردوو وڵات هێشتا بەردەوامن. بەقایی ڕوونی کردوێتەوە کە هێشتا هیچ گۆڕانکاریەک لە بارودۆخی گەروی هورمزدا دروست نەبووە. ئەوەش لە کاتێکدایە هەندێک لە ئاژانسەکانی هەواڵ باس لەوە دەکەن ئەگەری هەیە تاران و مەسقەت بۆ جێبەجێکردنی سیستمێکی نوێی بەڕێوەبردننی هاتوچۆی کەشتیەکان لە گەروی هورمز و کرانەوەی بگەنە ڕێکەوتن. ماڵپەڕی ئەکسیۆس لە زاری چەند سەرچاوەیەکی ئاگادارەوە لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە دانوستانەکانی ئێران و عومان پێشکەوتنیان بە خۆیانەوە بینیوە و ئەگەری هەیە تا کۆتایی هەفتە دەربارەی گەروی هورمز بگەنە ڕێکەوتن. هەر لەو راپۆرتەدا باس لەوەش کراوە ئەمریکا خۆی بۆ هێرشی زیاتر بۆ سەر ئێران ئامادە کردبوو، بەڵام دوابەدوای گەیشتنی وەفدە عومانیەکە بۆ ئێران و دەستپێکردنی دانوستانەکان دەربارەی گەروی هورمز ترامپ بڕیاری ڕاگررتنی هێرشەکانی داوە. لە بەرامبەردا سنتکۆم سەر لە بەیانی ئەمڕۆ ڕایگەیاند گەماروی دەریایی ئێران وەک خۆی بە تەواوی جێبەجێ دەکرێت. بە گوێرەی ڕاگەنراوەکە هێزەکانی ئەمریکا تا ئێستا ڕێڕەوی 12 کەشتی بازرگانیان گۆڕیوە کە بەنیاز بوون بە سنووری گەمارۆکەدا تێپەڕن. بەڵام بەهۆی پشتگوێخستنی ئاگادارکردنەوەکان دوو کەشتیان ڕاگرتووە و بۆ پشکنینیش چوونەتە ناو دوو کەشتی ترەوە. لە کاتێکدا هێشتا دانوستانەکانی تاران و مەسقەت بە ئامانجی دۆزینەوەی ڕێکارێک بۆ بەڕێوەبردننی هاتوچۆی کەشتیەکان لە گەروی هورمز بەردەوامە، لێدوان و ڕاگەیاندنە جیاوازەکان لەلایەن ئێران و ئەمریکا و میدیای ئەو دوو وڵاتەوە دەربارەی بارودۆخی هەنووکەی و هەروەها ئاسۆی ئەو ڕێڕەوە گرنگە هەستیاری و ناڕوونی بارودۆخی گەروەکەی گەیاندووەتە لووتکە. بێگومان سعودیا یەکێکە لە سەرکەوتوترین وڵاتەکان بۆ دەربازبوون لە گەروی هورمز لە ڕۆژانێکە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەنداو لە سایەی جەنگ و ئاڵۆزیەکانی گەروی هورمزە ڕۆبەڕووی ناسەقامگیریەکی زۆرە بنەوە نەخشەی بازرگانی جیهان لە گۆڕانکاریایە. گەروی هورمز کە شادەماری بێڕکابەری وزەی جیهان بوو بەهۆی جەنگی ئێرانەوە بووە بە ڕێڕەوێکی پڕ مەترسی و هەر ئەوەش وڵاتانی ناوچەکە وا لێ کردووە کە بکەونە خۆ بۆ دۆزینەوەی ڕێگەی جێگرەوە. لەم نێوانەیە سعودیا هەنگاوێکی گەورەی هەڵگرتووە بەرەو ئەو ئاراستەیە کە ڕێڕەوە بازرگانیەکەی بەرەو وڵاتانی ڕۆژئاوا بگۆڕێت واتە بچێتە دەریای سوور و لە دەریای سوورەوە هەناردەکەی بکات. دامەزراوی بەندەرەکانی سعودیاڵێن نزیکەی 641 ملیۆن ڕیال کە یەکسانە بە 170 ملیۆن دۆلار وەبەرهێنان لە بەندەری جەدەدا کراوە. بەم وەبەرهێنانە ئەم تەرمیناڵە کۆنتێنەریەکانی بۆ 200,000 مەتر دووجا گەورە کردووە، هەمیش ئامێری پێشکەوتووی کڕیوە و تەنانەت سیستمی گەیاندنی کارەبای بۆ ئەو کۆنتێنەرانە دوو هێندە کردووە کە سەلاجیان هەیە خۆراک و بەرهەمی هاوشێوە هەڵەگرن. ئامانجی کۆتایی ڕوونە لە کاتێکا سەرنجی جیهان لەسەر قەیرانەکانی کەندا و گەروی هورمزە سعودیە بەنیازە بە پەرەپێدانی بەندەری جدا لە دەریای سوور ڕێڕەوێکی ئەمن و خێرا بۆ کەشتیە بازرگانیەکان بخاتە ڕۆ ببێت بە دڵی لۆجستی و بازرگانی لە جیهانە. وەکو باسم کرد سعودیا یەکێکە لەو وڵاتانە کە سەرکەوتنێکی باشی بەخۆیەوە بینیوە دەستکەوتی باشی هەبووە لەوەی کە خۆی لە گەروی هورمز دەرباز بکاوە بە ڕێگەی تر نەوتەکەی هەناردە بکایان بە ڕێگەی تر بازرگانی بکا بە هەناردە و بە هاوردەوە نەک هەر نەوتیش.
اینجا لێرەیە باسی بەندەری جدەتان بۆکەم کە سعودیا ئێوێ زیاتر پەرەی تیابات و زیاتر و بەرهێنانی تیا بکات هەرچەندە ئێستا سعودیا سەرقاڵی حوسیەکانیشە ئەوانیش بوون بە گرفت بووی بەڵام لێرەیە باسی گرنگی بەندەری جدەتان بۆکەم داتاوزانیاریەکان دەربارەی ئەم بەندەرە گرنگە بۆ سعودیا ئەخەمەڕوو. ئەم بەندەرە ساڵی 1947 دامەزراوە گرنگترین دەواازەی بازرگانی دەریایی سعودیە وەکوتم بۆ هەموو جۆرە بازرگانیەک باسی نەوت ناکەم. نیوەی بازرگانی دەریایی سعودیە زیاتر لە نیوەی بازرگانی دەریایی سعودیا لە ڕێگەی ئەم دەواازەوەیە و هەروەها دەواازەی دەریاییە بۆ مەکە و مەدینە کە ئەزانین شوێنێکی زۆر گرنگە هەم بێگومان بۆ مسلمانانی جیهان بەڵام لە ڕۆی داهاتیشەوە بۆ سعودیا و ناوەندی ترانزیتیە کە قەبارەی ترانزیتەکەی 122.4 بەرزبوونەوەی تۆمار کردو بەهۆی ئەم جەنگەوە لە بەرێکەوە کوتم سعودیا سەرنجی خستوەتە سەرەوەی کە بە تەواوەتی ئاراستی بازرگانیەکەی بگۆڕێتوە مشهور لە خۆی بخوا بەهۆی ئەم بارودۆخەوە. با بچینە لای بابەتەکانی تر وە بزانین هەر لەم بارەیەوە چیترمان هەیە. باسی ئەم بەندەرەتان لەسەر ئەم نەخشەیە بۆکەم کە بۆچی گرنگەوە بۆچی سعودیا لەم کاتەیە کە ئەم هەموو کێشەیە بەرۆکی پێگرتووە لە بیرەوەیەکەوە بەرهێنان لەم بەندەرەیە بکە. ئێمە باسی ئەم بەندەرە ئەکەین کە لێرەیە بە دیاریکراوی ئەکەوێتە ئێرە. ئەم بەندەرە لە چ ڕوێکەوە گرنگە؟ ئەتوانێت لە ڕێگەی ئەم بەندەرەوە سعودیا بەبێ گەڕانەوە بۆ گەروی هورمز بازرگانی لێرەوە بە سوێزە واتە بە نۆکەندی سوێزا بازرگانی لەگەڵ ئەوروپا بکە بۆ هەناردۆ بۆ هاوردەکەی و لێرەشەوە بە بابولمەندە بە ئەتوانێت بازرگانی لەگەڵ ئاسیا بکات. ئەمە کێشەیەکی بچووکی بۆ دروست بووە لەم ڕۆژانەیە ئەویش هێرشی حوسیەکانە کە حوسیەکان ئەڵەن گەماروی دەریایی ئەخەینە سەر سعودیا ئەگەر بێت و ڕێگەی ئەم بابولمەندەبەی لێ بگیرێت لە بەندەری جدەوە بێگومان ئەبێت بە دەوری ئەفریقایە لا کەپکی هیوای چاکەوە بێگومان بستوڕێتەوە اینجا بەرهەمەکانی بازرگانیەکانی لەگەڵ ئاسیا بکە کە ئەمە بێگومان تێچوو کاتی گواستنەوەش بۆ سعودیا بەرز ئەکاتەوە بۆ ئەو باشترە کە بابلمەندە بێکێشە بێت دیارەکە ئەمڕۆ کە زۆر بەریەکەوتنەکان وەک ڕۆژی ڕابردوو نەبوون. ئەمە نەخشەکە با بچینە لای بابەت و زانیاری تر هەر لەم بارەیەوە باسی ژمارەکانیش بکەین. ڕووبەری جدە 12.5 کیلۆمەتر چوارگۆشێ 62 سەکۆی هەیە و هەروەها 5 تەرمیناڵی کۆنتێنەری هەیە. توانای کۆنتێنەر توانای بازرگانی کۆنتێنەر لە بەندەری جدەوە 8 ملیۆن کۆنتێنەری 20 پێیە بەڵام لە دوای پەرەپێدانەکە ئەوەترێت کە بۆ 10 ملیۆن کۆنتێنەری 20 پێی زیاد ئەکات تواناکەی. با بچینە لای داتا و بابەتەکانی تر هەر لەم بارەیەوە ئەوەی کە هەمانە گواستنەوەی بارە لە بەندەرەکەەوە کە 47 ملیۆن تۆنا 114.1 گواستنەوەی بار لەخۆ ئەگرێت بۆ سعودیا پشکی لە ئابووری سعودیا 175 بازرگانی دەریای سعودیا لەخۆ ئەگرێت لە دوای پەرەپێدانەکە بێگومان و 160 بۆ 165 هاوردەی نانەوتی سعودیا لەوێەوە ئەنجامەدرێت. بەهای بازاڕی لۆجستی ئەم بەندەرە 21 ملیار و 600 ملیۆن دۆلارە و 3805 کەشتی لەم بەندەرە ئەتوانن لەنگەر بگرن و ساڵانە 271600 کەشتی هاتوچۆکن واتە لە کەشتیەکە ئەمێنەوە لە بەندەرەکە ئەمێنەوە لە بەندەرەکە دەرئەچن بۆ ئەنجامدانی کاری بازرگانی. با بچینە لای کۆتا زانیاریمان هەر دەربارەی ئەم بەندەرە گرنگە بۆ سعودیا کە ڕزگارکەر بووە بۆ ئەو وڵاتە لە کاتی داخرانی گەری هورمزە. ئەمانە گرنگترین هاوبەشەکانن هاوبەشی بەندەرەکە واتە لە ڕێگەی ئەم بەندەرەوە زۆرترین ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵم وڵاتان ناکرێت. سەرەتا چین لە ڕیزبەندی یەکەمایە، هندستان، ئەوروپا و ئەمریکا، سعودیا لە ڕێگەی ئەم بەندەرەوە لەگەڵ ئەم وڵاتانە ئاڵوگۆڕی بازرگانی بە قەبارەی زۆر و بەرچاو هەیە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی سعودیا کە لەم ڕۆژانەیە یەکێکە لە وڵاتانەی کە زیاتر لە وڵاتانی دەوروبەری کەوتووەتە ناو جەنگەکەەوە لەلایەکەوە بێگومان قەیرانەکانی گەری هورمز لەلایەکەوە حوسیەکانە بە بزانین کە ئابووریە وڵاتەش بەرەو کوێ ڕواکەمای ڕابردوو گەشەی باشی بخۆیەوە بینی بوو. بەم شێوەیە کۆتایی بە هەواڵ ئابووریەکانیان ڕۆهێنم. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.